ناوەندی ئەرشیف لێکۆڵینەوە و پەرتوخانەی ژنی کورد ناوەندێکی مێژووی ژنان لە هەناوی خۆیدا کۆ دەکاتەوە. لێرە ژنان نووسینەکانیان بۆ مێژوو ئەرشیف دەکەن. ناسنامەی ژن، حەقیقەتی ژن، تێکۆشانەکانیان، ئازارەکانیان، تێڕوانینی کۆمەلگا بەرامبەریان کە بە خامەی ژنان نووسراوەتەوە کۆ دەکرێتەوە. کردنەوەی ناوەندەکە خەونی ناگیهان ئاکارسەل بوو کە ساڵانێکی زۆر لە خەیاڵیدا گەنگەشەی دەکرد و لە باشووری کوردستان ئەو هەلە ڕەخساو لەگەڵ ئەکادیمیای ژنۆلۆژی و لەسەر بنەمای تێکۆشان و دەرخستنی ڕاستینەی ژن بە هزری ژنانە پلانی بۆ دانراو بە هاوکاری ژنانی کورد و بە تایبەتی ژنانی باشووری کوردستان چووە بواری جێبەجێکردنەوە. ئەگەرچی ناگیهان ئاکارساڵ خەونی کردنەوەی ناوەندێکی تایبەت بە ژنان بوو، بەڵام بە چاوی خۆی ئەو خەونەی نەبینی، بۆیە هاوڕێیانی لە کاتی کردنەوەی ناوەندەکەدا ژوورێک تایبەت دەکەن بە کەرەستە و وێنە تایبەتەکانی ناگیهان ئاکارسەل کە تێیدا پۆشاک و کەرەستە تایبەتەکانی خۆی تێدا تۆمار کراوە. کاتێک ژنان سەردانی ناوەندەکە دەکەن، سەرەتا بەناو ناخی ناگیهان ئاکارسەلدا گوزەر دەکەن تاوەکو دیمەنی کەرەستە و پێداویستیەکانی ناگیهان ئاکارسەل ببینن تێیدا. ئێرە وەک ناوەندێکی مێژووی دەمێنێتەوە تاوەکو تێکۆشانەکانی ژنان بۆ ژیان و ئازادی ببیندرێت. ئەگەرچی ناگیهان لە ماوەی 3 ساڵدا لە باشووری کوردستان لەو پێناوە خەباتێکی بێوچانی کرد، بەڵام نەیتوانی ئەو خەونەی بە چاوی خۆی ببینێت. لە دوای خۆشی هاوڕێ و هاوڕێبازانی ناگیهان ئاکارسەل خەونەکەیان بەدیهێنا و لە 24 و 25 حوزەیرانی 2023دا بە مەراسیمێکی شایستە ناوەندی ئەرشیف لێکۆڵینەوە و پەرتوخانەی ژنی کورد بە بەشداری ژنانی 4 پارچەی کوردستان و ژنانی بیانی بە ڕووی خوێنەر و سەردانیکاراندا کرایەوە. بیرۆکەی کردنەوەی کتێبخانەیەک تایبەت بێت بە ژنان دەگەڕێتەوە بۆ ساڵی 2019 بۆ 2020 کاتێک لە ناوەندی ژنۆلۆژیەوە بە بەشداری ناگیهان ئاکارسەل پێشنیار دەکرێت ناوەندێکی ئەرشیف و کتێبخانەی هاوبەش بۆ بەرهەمەکانی ژنانی کورد بکرێتەوە کە زیاتر بایەخ بدات بە قەڵەمی ئەدەبی، هونەری، نووسین و سیاسی و لایەنەکانی دیکەی ژنان تا ببێتە سەرچاوەیەکی مێژووی بۆ کورد و زیاتر لەبارەی مێژوو هەبوون و ناسنامەی ژنەوە بزانن. ئەگەرچی ئەم بیرۆکەیە بۆ کوردستان نوێ بوو، بەڵام ناگیهان ئاکارسەل چەندین ناوەندی هاوشێوەی لە وڵاتانی ڕۆژئاواییدا بینی بوو، بۆیە ئەو ئەزموونە بۆ کوردستان گوێزرایەوە و لە شاری سلێمانیدا کرایە پرۆژە و جێبەجێکرا.
چونکە ژنانی چوارپارچەی کوردستان بە درێژایی مێژووی مرۆڤایەتی خاوەن هەبوون و مێژوو تێکۆشان بوون و مۆرکی خۆیان لە هەموو سەردەمە جیاوازەکان دابوو. بۆ ئێستاش کە ژنانی کورد وەک شەڕڤان و پێشەنگی ئازادی دەناسرێن دەبوو ناوەندێکیان هەبێت هەموو ئەو مێژووی ژنی تیادا کۆ بکرێتەوە، چونکە لە ڕابردوودا مێژووی ژن نەنووسراوەتەوە و نەبە گرنگیەوە سەیری کراوە. ناگیهان ئاکارسەل کە لە 4 تشرینی یەکەمی 2022 لە شاری سلێمانی لەلایەن میتی تورک و بە هاوکاری و چاوساخی سیخوڕانی ناوخۆ لە کاتێکدا کە لە ماڵەکەی خۆی بەڕێ دەکەوت بۆ بنیادنانی پەرتووکخانەکە تیرۆر کرا. ناگیهان ئاکارسەل جگەل لە پەرتووک و نووسینەکانی چاوپێکەوتن و لێکۆڵینەوەکانی ناوەندێکی بۆ ژنانی کورد بنیادنا کە بۆ هەمیشە شانازی پێوە بکەن و ڕێبازێکی بۆ ژنان بنیادنا کە هەمیشە سڵ لە نازنامە و هەبوونی خۆیان نەکەنەوە. لە ئێستادا وەک بوارە زانستی و ئەکادیمیەکەی زانستی ژن، ژنۆلۆژی، ڕێنمایی زانستی و تیۆری ناوەندەکە بەڕێوە دەبات. لە چەند بەشێک ناوەندەکە پێک هاتووە، وەک بەشی ئەرشیف، لێکۆڵینەوە، دیجیتالکردن، پەرتووخانە، بەشی هونەر و توێژینەوە. هەروەها بەشێکی بۆ کۆکردنەوەی ئەو توێژینەوە و نووسراوانەیە کە ژنان نووسیویانە. زیاتر لە 3000 پەرتووک لە بوارەکانی ژنان، مێژوو، وێژە، چیرۆکی منداڵان، ڕۆمان، دەروونناسی منداڵان و توێژینەوەی خوێندکارانی زانکۆ بە زمانی کوردی بە هەردوو زاراوەی کوردی، کرمانجی و سۆرانی، عەرەبی، فارسی، تورکی، ئینگلیزی و ئەڵمانی بەردەستن.